ترۆزی ناخۆی ترۆزی شوشو ناخۆی شوتی کاڵک و هەنار و ترۆزی شوتی بە شەرتی چەقۆ هەڵبەتە لە بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستان کاتێک شوتی ئەکڕی ئەڵێ بە شەرتی چەقۆ بەڵام من ئەمڕۆ لە ناو بازاڕی قەزای کەلارم و کاتێکی درەنگە بە تایبەت ئێستا بەڵام بەشێک لە کاسبکاران کە دێنە ناو بازاڕی قەزای کەلار پیشە و کاسپی خۆیان هەر یەکە و بە شێوازێک کاسپێکی خۆی هەڵبژاردووە و خۆی گەورە ڕستقی پێ بەخشێت بەڵام ئەمڕۆ جیاواز لەوانە من ئەمەوێ بڕۆمە لای یەکێک لە کاسبکارەکان بزانم ڕۆژانە چۆن کار و کاسپی خۆی لە نێو بازاردا بەڕێ ئەکات بەڵام بەدەر لەوەیش وەکوتم شوتی بە شەرتی چەقۆ ئەمە شەرتی ناوێت چونکە کاگوریا خۆی شارەزایە کاگوریا سڵاوت لێبێ ئەوم کاتت باش بەڕێزت چەند ساڵان پیشەیەت هەڵبژاردووە و پیشەکەت چییە؟ پێشەکی بە ناوی خی گەورە مەهرەبان دانەری ئەرۆرەس ئاسمان بەخێر بێن سەر چاوم بۆ کەناڵە جوانەکەتان دەستخۆشیتان لێکم من پیشەم لە پارەکەەوە دەسم بەم ئیشە جوانە کردووە ئەم ئیشە شێکی پاک و پرچە و تاکە کەسیشم لە کەلار سپاس بۆ ڕەبالعالەمین و سپاسی گەرمیانەکانەکەم و کەلارەکانەکەم کە ئیشەکە پاکە و جوانە و شتێکی تازەیە بە فرێشی و بەرچایە وردیەکەم و ئەیدەن پێی کابرایش زۆر لێ ڕازی و دەستخۆشییان لێکم باشچیتی لەیرە من حالێن ئێستا ترۆزیمەیە مەوسمی ترۆزیمەیە هەنارمەیە شوتی ڕقەمیەکمەیە ڕقەمێک یعنی من گەژم ڕقەمێک شەرتی ناکەم بەس لێدەم ئەزانم چۆنە و چۆن نییە باشە چۆن ئەزانی ئەم شوتیە چاکە ئەم شوتیە کاکە گیان پێشەکی ئەم شوتیە ئەبێ ئاوا دەستێکی لێدەی ڕق نەبێ ئا لەژێر دەست وەک نەرمە ئەبێ ڕق نەبێ دوو هەمیش دەنگ ئەڵەی دەفە زۆر دەرەجەیەکە بە بەرچاو چۆیشکێرم و تەمەشایکە بابیشکەین و بزانین چییە تەمەشایکە بسم الله بە ناوی خوا خۆت و شانسە لە هەنێ شوێن بەڵام ئەم جارە کاوریا بسم الله بزانین چۆنە باسی لەوە کرد لەمایانە خۆت و شانس نییە تۆ شارەزایتەیە ئەمە تایبەتە اللهم صل على محمد و آل محمد تەمەشاکە ئەوەی باشە کاگوریا بەڕاستی دەرەجەیەکە کاگوریا خەڵک هەیە بێ بۆلات بڵێت شوتیم بەرێ لە کاتێکا لە بان جادەکانی شوتی فرۆشەیە واللهی خۆ شوتی فرۆش زۆرە خوای گەور ڕزقیاندا واللهی خەڵک هاتەوە تێسی کاگوریا والله 12,000 دایە شوتی سوێن بەخوا هەوام داوە کیلۆیم سندەوە 750 800 هەوام دا وتم کاکە 750 800 مەدە من خواوەکیل وەجملە بۆمە تێن 950,000 وەرە من 1000 شوتیەک دەدەمی هەوای نەدەی تۆکڵەکەی ناوەکەیشی بخۆی باشە لێرە ئەوە نەشیرینە جگە لە شوتیە بینین ترۆزی و هەنارت داناوەمە بزەمەنیە ئەمە ترۆزیمەیە بە تورسماقی طبیعی یعنی تورسماقی خۆمەی کوتم زۆر تایبەتە باشە با پرسیارێکت لێ بکەم خەڵک هاتووە بۆلات بڵێت دەمەم ئاوی کرد هەرە والله لە دوور و هەر لە دوورەوە دێژە ماموریا بوومە قوربان وڵات لێت دەمە مشک لە ماڵاتم هاتم دەم ئاوی کرد و تورش و خۆشەمە بینی قوربانت بم قاپێ جوانم بۆ بڕازێنەوەی تر منیش کە ئێژە شێتیکە تر وای لەکەم ئەم منە تورش و خۆش بێ نەخورێ و ئەوەی شمەیە ئیمڕۆ تازە هاتە خربزە باشە شتانەی تو هەموو فرێشە فرێش وە بەرچاو کابراوە هەموو کەلارەکان ئاگدارن و شایەتن وە بەرچاوێ یکەم و پاک و پرچۆی دەبە دەرخواردی مەمنونیشەوە فرێش نەوێ ناخورێ مامە شوتی ئەگەر بمێنێ 5 دقه هەوا لێ با ڕەنگیە گۆڕێ بەسوە تازەی نا هیچی لێ نایە باشە چۆن هاواری بۆکەی ڕۆژانە وڵار هەر لەناو بازارە هەر تێم لە 7:30 تێم تا سەعات 2 کەم چارەک 1:30 شەوان بازارە هەر هاوارەکەم ترۆزی ناخۆی ترۆزی شوشو ناخۆی شوتی ئایتر ئاوە خەڵک بەو سەوتەوە جار هەیە خەڵکەیە ناوم نازانێ ناوم مامورای بێژە مامورای یەکسەرێژە شوشو گیان بێسە شوتیم دەرێ شوشو شوتیەکم دەرێ ینی خەڵک بۆتە نازانێ هەرە وڵار یەکسەر هەر بامەکە شوشو زۆربەی خەڵک پامەکە شوشو لەبەرەوە ئەوەی ناوم نازانێ پامەکە شوشو بۆستە قابێ شوتی جوانم بەرێ دەرەجە یەک شرین سارد ئەمە هەم شرینە دەسی لێیە هەم کەلەتە زێنە هەم شرینە و زەمانیشە زەمان و ئەومانە هەنارەکەیش بەخوای گەورە ئەوە خۆیە لەمێ جوانۆ لە میایی تەکێنمەوەی دەمە کابرا دەستخۆشتان لەگەم بۆ کەناڵەکە زۆر سپاس دەکەم و دەستخۆشی لە هەموو هەر چوار پارچەی کوردستانی شەکەم ئەڵڵا ڕزقێم ودا قوربانم مەمنونم خۆی گەورە هەر کەسێک و هەر مرۆڤێک بە جۆرێک ڕزقەدات کاکوریایشێکێکە لە کاسبکارەکانی ناو بازاڕی قەزای کەلار ئەم پیشەیی بۆ خۆی هەڵبژاردووە ڕۆژانە خۆی سەرقاڵ کردووە شوتی و کاوەک و هەنار و ترۆزی و
ئەو میوە و مزرەمەنیانەی کە دێنە ناو بازارەوە بە فرێشی بە هاوڵاتیانێدا سەر ڕایەوەیش نرخێکی گونجاویە بۆ هەر قاپێک 1000 دینار ئەمە نرخێکی گونجاوە سەر ڕایەوەی کە ئێستا قەیرانی داراییە و هەندێک بابەتی دی.